ساڵی 2010 کە کەناڵی کێنێن دامەزرا ئەو کاتە بوو هەرێمی کوردستان بێبەش بوو لە میدیایەکی بینراو کە دوور لە ئەجندای حیزبە دەسەڵاتدارەکان و گێنەری خەمی خەڵک بێت. کێنێن بووە تەلەڤیزۆنی خەڵک و خەمەکانی کردە مادەی کارکردنی خۆی. هاونیشتیمانانی خۆشەویستی کوردستان بە سڵاوێکی گەرمەوە پیرۆزمایی لە ناخی دڵەوە پیرۆزباییتان لە یەکەم خاڵی وەرتەرخانە باسی ئەم وەزعی تازەمان کرد و چۆن کوردیەک هەڵوێز بترین لە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی بۆ ئەو کاتە پێم وایە نەبوونی میدیایەکی بیندراو بوو و ئەهلی مەبەستم، یعنی سربەخۆ بە معنای کەلیمە. تەتەڵوع و ئیشکردنی ئەو برادرانی لەوێ ئیشیان دەکرد بە ڕوحێتێکی وا ئیشیان دەکرد هەموو وا دەزانی بۆ ماڵی خۆی ئیش دەکات. کێنێن لەگەڵ گەیاندنی خەم و ئازارەکانی خەڵکدا شۆڕشێکی بۆ شارکردنەوەی هاوڵاتیان بەرپا کرد و گوڕێکی گەورەشی بە دەسەڵاتی چوارەم بەخشی. این لە ناوەڕاستی 2010 تا 2014 تا ئەو کاتێک کە من لەوێ بووم لە ئاستە جیاوازەکانی پەیامنێران هەواڵ مدیری تەحریر تا ئەو کاتەشی کە وەکو بەڕێوەبەر کارمان کردو لەوێ لە ڕاستیدا چەند خاڵێکی گرنگ بۆ ئێمە گرنگ بوون. گرنگترینیان بریتی بوو لە یەکەم دروستکردنی ئیرادەیەکی سیاسی لای تاچی کوردی خۆت هاوڵاتیانی کوردستان، دووەمیان دروستکردنی جۆرێک لە وشیاری سیاسی و لە هەموو ئەوانە دروستکردنی جۆرێک لە ئازایەتی کە تەرجەمە بێ بۆ دۆخێکی سیاسی ئەو تۆکە وای کرد کێنێن بوو بە ئەساسێک بۆ دروستکردنی جۆرێک لە ئازایەتی وشیاری سیاسی کە گۆڕانکاری گەوری سیاسی بە دوای خۆی داهێنا. کێنێن لەو سەردەمەی کە ئێمە ئیشمانتیا کرد پرۆژەیەکی مێدیایی بوو دامی بزوتنەوە سیاسەکەی کرد و ئەوە بەلای ئێمەوە زۆر گرنگ بوو. یعنی وەرگرتنی جۆرێک لە مەسافە لە بینی پرۆژەیەکی ئەعلامی لەگەڵ بزوتنەوەیەکی سیاسی کە ئەو کاتە ئێمە کارمانتیا کرد یەکێک بوو لە خاڵە بەهێزەکانی جیاکردنەوەی کەناڵی کێنێن لەوەی کە ئەم کەناڵە مێدیایەکە دامی بزوتنەوەیکی سیاسیەکە. ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و ئازادی خوازان دیارترین ئەو چینانە بوون کە لە شاشەی کێنێنەوە زۆرترین دەرکەوتنیان هەبووە. بەردەوامیش پشتیوانی پرسەکانی تایبەت بە ئازادی و ئازادی ڕادەربڕین بووە. دەکرێت میدیای بینراوی کوردی بەسەر دوو قۆناغدا دابەش بکرێت. قۆناغی پێش کێنێن کە سەرجەم ڕاگەیاندنەکانی بینراو سەر بە حیزبەکان بوو و زیاتر میدیای ماکیاشکردن و جوانکردنی حیزبە دەسەڵاتدارەکان بووە. قۆناغی دووەمیش دوای هاتنەکایی کێنێن کە کۆتایی بە سەردەمی میدیای حیزبی هێنا و قۆناغی میدیای خەڵکی خستە سەر پێ. وەکو هاوڵاتیان دەڵێن کێنێن هەمیشە سەکۆ و مینبەری ڕاستەقینەی ئەوان بووە. لەم وەرزەنوێدا کێنێن بەڵێنەدا هەمیشە و بەردەوام دەنگ و ڕنگ و سەکۆ و مینبەری ڕاستەقینەی هاوڵاتیان بێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.